باشە دکتۆرە ئێستا مەسەڵەن گەر ئێوە نەخۆشێک دێتە لاتان تووشی ئەو حاڵەتە بوو تەشخیص کراوە و فەحسەکەی پۆزەتیڤ دەرچووە یا با بڵێن ئەسڵەن لە ئیفیکی پزیشکیە شێوازی ئەوەی کە تۆ بم نەخۆشە ئەڵی تووشی ئەو نەخۆشیە بوو یا تووشی ئەو حاڵەتە بووی چۆنە ئایا شتێکی قورس نییە بۆ ئێوەی پزیشک بۆ ئێمەی پزیشک زۆر قورسە پێشوەختە دەبی خۆت ینی ئامادەکەی جارە خۆتت حازر خۆت حازرکەی بەڕای من هەموو پزیشکی پێشەوەی نەخۆشەکە بێ پاشەوەی پشکنی لۆ کردیە بەڵام دەبێت تەواو خۆت حازر کردی بە چ شێوەیەک شێوازی قسەکردنت شێوازی بابرین فەیست کە زۆر مرتاحبی ینی خۆت دکتۆرەکە دەبێت زۆر بە شێوەیەکی ڕیلاکس زۆر بە مرتاحی ینی قسەی لەگەر با بڵێ نەخۆشەکە بکە الحەمدوللا زۆربەی نەخۆشەکان ینی بە دڵێکی فراوان ینی بابەتەکەی وەردەگرن لەوەش باشترە پێش وەختە وشەی شێرپەنجە یان سەرەتان بەکار نهێنرێتن بەرامبەر نەخۆش بەڕای من یان پێش وەختە بە کەس و کارەکەی بێ عایلەکەی بێتن با ئەوان بزانن بەڵام خودی خۆی کە شەخصی دانیشی بەرامبەر تو بە هەر شێوازێک تێدەگەینی یان هەر جۆرە ناوەچی لەو گرێدێنی ناوی لێنێ بەڵام وشەی شێرپەنجە یان کانسەر بەرامبەر نەخۆشی بەکار نهێنرێتن زۆر چاکەی ترەمەوە کە تۆزە سترێزە سەر ئەو نەخۆشە کەمتر کاتەوە یا ترسی کەمتر کاتەوە بە هەمان شێوە ئەو شێوازی کە باس کرد دکتۆر بیخاتە ڕوو ینی شێوازی فەیسی و دەربڕینی و ئەوانە جاری وە هەیە دکتۆرەکە مەسەن گەر خۆی زۆرتر چۆنەڵی قەلق بێ لەسەر ئەو کەسێک کە ئەو نەخۆشی هەیە نەخۆشەکە زیاتر ئەترسێ ینی ئەو بوو مەبەستەکەتان بەڵێ زیاتر دەترسێ و ینی پەیوەندیشی لەگەڵ دکتۆرەکە لاواز دەبێ چونکە مەوزوعی شێرپەنجە بابەتێکە بڵێ منەڕێ لەسەر کەسەکەی کە توش بووە سەرڕای ئەوەی چارەسەرێکی زۆر ینی بەربڵاو دەبینین و نەتائیجیشی زۆر باشە بەڵام هەر ناخۆشە لۆ نەخۆشەکەی بەڵێ بەڵام ئەگەر بە شێوەیەک تێدگەیاند کە وەکو ینی ئەو دنیاە یان وەکو هەموو ئافرەتێک تۆ هەموو ئافرەتی یا یەکەم ئافرەتنی تووشی ئەو نەخۆشیە بووی دەتوانانی بەردەوامی بە ژیانت بدەی بەردەوام بە خانەوادەکەت بدەی و دەگەڕێەوە سەرژانی تەندروستی خۆتە عیلاجی وەردەگری و هەر ئەوەندە ماوەت پێوە دەچێتن نەخۆشەکان بەتاکید بە ورەکی بەرز بە مەناعەتی بەرز ڕوبەڕووی ئەو نەخۆشە دەبتەوە میهرەبانی دڵسۆزی و لێزانی